پاش 49 ساڵ لە بۆمباران و ڕاپەڕینی قەڵاتزێ کە سوکاری شەهیدان نیگەرانن لە پشتگوێخستنی خۆیان و شارەکەیان لە ساڵیادی ئەم ساڵدا هەموو کار و پرۆژەی بەرپرسان بۆ هاوڵاتیان و کە سوکاری شەهیدان تەنیا دانانی تاجە گوڵینەیەک بوو لەسەر مەزاری شەهیدان. بەشێکی زۆری کە سوکاری شەهیدان بایکۆتی یادەکەیان کرد و دەڵێن بێزار و نیگەرانن لا بەڵێنی ناڕاستی بەرپرسان. نەخێر ناوەڵە تا ئێستا هیچیان بۆ شەیدان من وەک شەیدی خۆم هیچم بۆ نەکراوە، حسابی شەیدێکی جاشیان بۆ نەکردوین لەبەرەوەی بە شەیدی هاوڵاتیان نەژمار کردووە، بەڵام جاشەکان کە ڕاو پێشمەرگیان دەکرد پێشمەرگیان شەیدێک من و توانی ئیقبال دەکرد مەفرەزە قاسەکان ئەوانە شەیدی پلە فەرماندن و ئێستاوانەی ماویشن مەسئولی من و تۆن. مناسام ئیمە وەڵا هیچیان بۆ مە نەکردووە، ناوەڵا هەر دوو شەیدانە سێ شەیدانمان بۆ دەکرێت دەست بە زێدەیان بڕن، زارەیەکیان لەسەر کوڕەکەم بوو لەسەر ئاودێری ئەوی لە ئاسایش بوو 4 دانە ساڵە بردراوە. یادی چ دەکەنەوە؟ بەڕاستی ئێوە چەپکە گوڵێکی دێنن کە لە ئەمن لە ساڵی 92 چەپکە گوڵی دەبینم لە ژووری ژێرزەمینەکانی دادەنێن و بە ئێمەی دەفرۆشنەوە ڕۆژی 24 کوا منداڵی شەیدەکانمان لە کام زانکۆی وەرگیراوە. بەس ئەوەندەتان پێ دەڵم ئەو ڕەوزە ئەو مەکتەبانەی کە لە قەڵاتزێی من هێما وەزیری پەروەردا وەزیری خوێندنی باڵا تا ئێستا 65 سەلەبەلەیە کۆدەیدا. قەڵاتزێش قوربانیەکی دیکەی دەستی دەسەڵاتی کوردیە کە تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە با پرۆژە و خزمەتکردنی کە سوکاری قوربانیان قەرەبوویان بکاتەوە. قایمی قەڵاتزێش پێی وایە ململانەی سیاسی و جیاکاری وای کردووە قەڵاتزێ فەرامۆش بکرێت و ئاوڕی پێویستی لێ نەدرێتەوە. جیاواز لە ساڵانی پێشوو یادەکان کراونەتەوە، ئەوەش دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار، یەکێکیان پەیوەندی بە و هەلومەرجە پڕململانێ سیاسی و ئاڵۆزیە ئەمنیوی اقتصادیانەی کە هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێ، دووەمیشان ڕاستەکەی یادبوونە نیشتیمانەکە نیشوەکو سەرجەم بابەتە نیشتیمانەکانی کە بەلاڕێدا براون، ئەوەش وای کردووە کە ساڵانە کۆمەڵێک وعد و بەڵێنی بێکردار و بێسەمەر بە خەڵک دراوە، خەڵک بێتاقەت بووە لەوەی کە هیچی تری گوێ لە وتار و لە مەڕاسیم و لەو کۆبوونەوە و لەو بۆنە و مناسبەتانە بگرێ. لە 24 نیسانی 1974 ڕژێمی بەعەس بە چەکی قەدەغەکراوی ناپاڵم قەڵاتزەی بۆردومان کرد و هاوڵاتیانی ئەو شارەی خەڵتانی خوێن کرد. بەو هۆیەوە 163 هاوڵاتی شەهید بوون و نزیکەی 300 کەسیش بریندار بوون. لە سایی ئەم حکوومەتەی بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە دەڤەری پشدار پشتگوێ خراوە و گەنجانی سەری خۆیان بەرەو هەندەران هەڵدەگرن و هاوڵاتیانیشی بەدەست کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.